کەنی پێشوەی حکوومەتی هەرێمی کوردستانی تێدایە. سەر نەخشەڕەیەکی نموزەجی بەڕێکوپێکی بەڕێوە داوە. ڕێکخراوی ستۆپ بۆ دژە گەندەڵی راپۆرتی شەشەمی پرۆژەی بەهێزکردنی لێپرسینەوە و ڕۆڵی یاسا لە هەرێمی کوردستانی بڵاو کردەوە کە لە راپۆرتەکەدا 23 دۆسەی گەندەڵی لە سێکتەرە جیاوازەکانی خستۆتە ڕوو. سەرۆکی ڕێکخراوەکەش دەڵێت مەبەستمان لە بڵاوکردن راپۆرتەکانمان بە مەبەستی ئەوەی کە لایەنە پەیوەنددارەکان لێکۆڵینەوە لە دۆسیەکان بکەن و لە کاتێک لای بوونەوەی گەندەڵیەکە کەسی گەندەڵکار بە سزای یاسایی خۆی بگات. کۆمەڵێک دوکومنت و دۆسی تایبەت بە گەندەڵی تێدا بوو کە سەرجەمیان 23 دۆسیە بوو کە 15 لە بواری کەرتی نەوت بوو، وەروە 5 لە بواری زەویزار بوو، 3 لە بواری کەرتەکانی تر بووە. دیارە ئێمە بۆ ئامادەکردنی و راپۆرتانە سوود لە سەر چاو میدیاکان وەردەگرن هەروە بە دوواداچوونەکانی خۆمان. ئەو راپۆرتانە ئێمە 3 مانگزارێک دەیانکەینە بڵێن راپۆرتی وەرزی و دەیدەینە دەستەی دەستپاچ و داواکاری گشتی بەمەبەستیەوەی کەوا لێکۆڵینەوەی لێ بکەن. بەشی زۆری ئەو کەسانەی کە گەندەڵی ئەنجام دەدەن لە سێکتەرە جیاوازەکان بە تایبەتی سێکتەری ئیداری کەسانی بەرپرس و دەستڕۆیشتون. سەرۆکی دەستەی دەستپاچی هەرێمیش دەڵێت نزیکەی 200 کەیسی گەندەڵی لە لامانە و لەژێر لێکۆڵینەوەدایە و 50 کەیسی گەندەڵیشمان ڕەوانەی دادگا کردووە. چاوەڕوانی یەکلایکردنەوەیانین. ئاشکراشی دەکات لە ناو ئەو کەیسانەدا وەزیر و بریکاری وەزیر و بەڕێوەبەری گشتی پێشووی حکوومەتی تێدایە. کەیسەکان زۆر ڕەنگاوی کرێژێر تەحقیق بن نزیکەی 200 کەیس بن ئەوانەی ڕەوانەی دادگا کرابوون تا کۆتایی مانجی 11 لە حدودی 50 کەیسە و ڕەنگە ئێستا پێم چەند کەسێکی زیادی کردووە و هیوادارین بەشی زۆری ئەو کەیسانەش وەکو بەڵێنمان و لە دەسەڵاتی دادوەری بەڕێز وەرگرتەوە کە بە سوپاسەوە گرنگیشی تایبەت بۆ کەیسانەدەن کە ئەم ساڵ بەشێکی زۆر لەو کەیسانە یەکلایی ببێتەوە. بریکاری تێدابێ کۆم بەڕێوەبەری گشتی تێدابێ کەیسمان هەیە لە هەموو ئاستەکان هەتا ئێستا کەیسمان تەخیە دەکەن کۆن وەزیریشی تێدایە. ئەندامێکی لێژنەی دەستپاچی پەرلەمانی کوردستانیش ئاشکرای دەکات لەو کاتەوەی پەرلەمان پەخراوە دۆسیەکانی گەندەڵی زۆر زیادیان کردووە. هۆکارەکەشی بۆ ئەوە دەگەڕێنێتەوە کە گەندەڵکاران نەمانی چاودێری پەرلەمانیان بەهەڵ زانیوە بۆ بەکارهێنان و بە فیڕۆدانی زیاتری سەروەت و سامانی گشتی. لە ماوەی ئەو ساڵونەوەی کە کارمان کرد نزیک بە 50 دۆسیەمان کۆ کردەوە و بە بەڵگە و زانیاری ئیشمان لەسەر کرد و ئاراستی لایەنە پەیوەندیدارەکانمان کرد. بەڵام بەداخەوە هەتاکو ئەو ماوەی کە پەرلەمان لە کارابوو هیچێکێک لەو دۆسیانە نەگەیشتە دەرەنجامێکی باش کە ئێمە بتوانین بەردەوام بین لەسەری. لە دوایەوەش کە پەرلەمان لە کارکەوت بەداخەوە ئەو دۆسیانە ڕۆکو خۆی ماوەتەوە و بگرە گەندەڵی زیادی کردووە. لە 26 دەی ساڵی ڕابردوو حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆبنەوەیکی ئاسایی خۆیدا بڕیاریدا کە چاکسازی لە سەرجەم سێکتەرەکانی حکوومەت بکات و بۆ ئەم مەبەستەش ستراتیژی 5 ساڵەی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی پەسەند کرد. بەڵام تا ئێستا حکوومەت نەیتوانیوە وەکو پێویست چاکسازی ئەنجام بدات. جگە لەوەش بەشێک لە بڕیارەکانی کە بە ناوی چاکسازی دەری کردووە بۆتە جێگەی نیگەرانی پەرلەمانتاران کە پێیان وایە نایاساییە. هاوکات بەشێک لە حیزبەکانیش دەڵێن ئەو حکوومەتە تازە ناتوانێت چاکسازی ئەنجام بدات چونکە نوقمی گەندەڵی بووە بۆیە پێویستە هەڵبوەشێتەوە. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێیام هەولێر. بەڕێوەبەرایەتی دەستەی ژینگەی سێمانی ئاماری کار و چالاکیەکانی 6